چۆنت باشن هیوادارم هەمووتان باش بن ئەمڕۆ لە یەکێک لە پەیمانگە ناحکومیەکانی شاری سلێمانی هاتووی چاومان بۆ مناڵە عەزیزانەکەوێت کە لێرە بەشداری خولەکانی زمانەکان و وانەکان دەکەن بە بزەین بۆچی هاتوو لێرە سەرقاڵی چین لەگەڵمان بێت فەرموون. چۆنی؟ والله باشي باشی؟ باشي ناوت چییە؟ والله ناوي يحيى والله ناوی یحیایە یحیا لە پۆلی چەندی؟ ولي دوم دوو ئەی ئافەری یحیا ئەو بۆ هاتوو بۆ ئێرە؟ والله يدد خوين موالا هاتووی دەرس بخوێنی لە پۆلی چەندی تۆ؟ أنا ولي دوم بتم وەمزانی ئەڵی لە پۆلی دوو یحیا باشە تۆ حەزەکەی لە هەمووانەکانتا باش بی؟ ولا بۆی هاتووی بۆم خولا؟ ولا ئەی ئافەری حەزت لە وێنە کێشانە؟ ولا ولا ئەی باشداری وانەی خولی بەهێزکردنی وێنە کێشانە خوێندووە لێرە؟ بلا بلا هیچ فێر بووی؟ بلا ئەی ئافەری یەک چەمڵێقانی بۆ لێبەر چۆنی؟ باشم باشی؟ بلا ناو چییە؟ أستيرة ئەستێرە پرسیارێکی لێ بکەم بلا باشە ئەستێرە بە ڕۆژ چیان دێت؟ ديانا من بۆ؟ بشان داركم خۆیان نەشارنەوە بە ڕۆژ بلا لەبەرەوەی تیشکی ڕۆژەکە بەهێزە ئەستێرەکان دیار نامێنێ وایە؟ بەڵێ. باشە تۆ ئەستێرە خۆشەوێ؟ بلا هەمووی بژاردووە؟ نخل ئەتوانین هەمووی ببژێرین؟ نخل بۆچی؟ زازر ئافەرین زۆر زۆرە وایە؟ بلا ئەستێرە لە پۆلی چەندی؟ سه لە پۆلی سێ؟ بەڵێ. باشە حەزەکەی بەشداری چ خولێک بکەی لێرە؟ كردي کوردی؟ ئافەرین بۆی لەوانەی کوردیا باش بیت و ساڵێکی تر باشترین نمرە بەدەست بێنی وایە؟ بەڵێ. ئافەرین یەک چەمڵێقانی بۆ لێبەر چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ گەڵا گەڵا ئەی ماشەڵڵا سەیری و چاو سەوزانی هەڵی گەڵایە سەوزە ئەی یاوار گەڵا چۆنی؟ باشم لە پۆلی چەندی؟ پێنج پێنج ئەی ئافەرین گەڵا تۆ چیەکەی لێرە بۆچی هاتووی بۆ ئێرە؟ بە فێربوون بۆ فێربوون؟ بۆ چوانەیەک هاتوێتەوێت لە چوانەیەکە زۆر باش بیرکاری. بیرکاری لە بیرکاریە خۆ باشی بەسەوێ باشترنی وایە؟ بەڵێ. ئافەرین باشە ئەم خولانە سوودی چییە بۆ مناڵ؟ سوودی زۆرە وە فێری زمانی ئینگلیزی و بیرکاری و ئامۆزەکە ئەی ئافەرین تۆ هەموو ساڵێ بەشداری خولەکانەکەی؟
بەڵێ سوود لێ بینیوە؟ بەڵێ ئەی ئافرین هەر بشی زۆر پێخۆشە ئاوا گرنگی بەوانەکانتانیان ئەتانەوێت لە قوتابخانەیە باش بن بۆی لە پاشە ڕۆژە بن بە کەسێکی باش بۆ وڵاتەکەتان باشە؟ یەک چەمڕێکای بۆ گەڵاکە چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناو چییە؟ تینا تینا ئافرین تینا لە پۆلی چەندی؟ من دەرەچم بۆ سێ دەرئەچی بۆ سێ بۆ ئەم ساڵ لە پۆلی چەند بووی دوو؟ واتە دەرچووی بۆ سێ وایە؟ ئەم ساڵ لە پۆلی سێ ئەخوێنی وایە؟ ئافرین باشە تینا تۆ لێرە بەشداری چ خولێکە کردووە؟ من کوردی بیرکاری ئینگلیزی عەرەبی هەمووی وایە؟ فرای هەموو یەکەوی؟ ئەی بێزار نابی لەم هەموو خوێندنا؟ نەخێر حەزت لە خوێندنا؟ بەڵێ حەزەکەی کە گەورە بووی بیبەچی؟ دکتۆر دکتۆر؟ دکتۆری چی؟ دکتۆری دان چاو هی گشتی؟ ئەی ئافرین تینا باشە بیرکاری پرسیارێکی لێ بکەم لەسەر بیرکاری 5 کەڕە 3 ئەکاتە چەند؟ 5 کەڕە 15 5 کەڕە 3 ئەکاتە چەند؟ 15 ئافرین یەک چەمڕێکای بۆ لێ بەر چۆنی؟ باشم باشی؟ ناو چییە؟ لازم لازۆ ئافرین لازۆیجان لازۆ لە پۆلی چەندی؟ لە پۆلی 2 باشە پێم بڵێ خەو خۆشترە لە ماڵەوە بخەوی یان لێرە بەشداری خولەکان بکەیت؟ لێرە بەشداری خولەکان بکەین بۆچی ئەو نەو حەز لێیە؟ فێرشتە بیت ڕاستە؟ ئەتەوێ هەمووانەکان باش بیت و ساڵێکی تر باشترین نمرە بێنی یان ئەتەوێ ساڵێکی تر دەرنەچی؟ ئەوێ باشترین نمرە بەدەست بێنی وایە؟ ئافرین باشە تۆ ساڵانە بەشداری ئەم خولاناکەی بەڵێ سوودی لێ بینیوە؟ چ خولێک زۆر خۆشە بەلای تۆ؟ کوردی کوردی؟ ئەتەوێت لە کوردیا زۆر باش بی؟ ئەی ئافرین ئێزای گۆرانێکم بۆ بڵێ؟ ئادی گۆرانێکم بۆ یەک و دوو ڕابەز و سێ چوار بکە خەر پێنج و شەش ڕاگەشت حەوت و هەشت چوارگەشت نۆ و دە خوێندنگە ئافرین یەک چەمڕێکای بۆ لێ بەر هەردێکی دەست خۆش چۆنی؟ باشی باشی؟ ناو چییە؟ ئایدن ئایدن لە پۆلی چەندی؟ دوو لە پۆلی 2 ئایدن باشە چوانێک زۆر خۆشە بەلای تۆ کە بەشداریی لێرە کوردی؟ باشە پێچکە لە کوردی لێرە بەشداری چی ترە کردووە؟ ئینگلیزی ئینگلیزیەکەشە باشە؟ ئافرین باشە تۆ حەزەکەی مناڵان لە ماڵەوە دانیشتنیان بەشداری خولەکان بکەن بەشداری خولەکان بۆچی؟ شت فێرە شت فێرە بێ ئاستی زانیاریان بەرزترە بێتەوە لەوانەکانە باشتریشە بن وایە؟ ئافرین یەک چەمڕێکای بۆ ئایدن هەردووشی دەست خۆش چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ خونچە ئەیجان خونچەی سوور وەنیا دوایی بێ بە گوڵێکی سووری گەورەی جوان وایە؟ حەزت لە ڕەنگی سوورە؟ بۆیەوە حەزێ سوورە جوانەش لەبەر کردووە؟ منیش حەزم لە شینە حەزم لە سوورە حەزم لە پەمەیە حەزم لە مۆرە حەزم لە حەزم لە بوو ڕێگەکانە وایە؟ خونچە لە پۆلی چەندی؟ 2 ئەی ئافرین خونچە تۆ هاتووی لە چوانێ کە بەشدار بی لێرە؟ کوردی بیرکاری چیتر؟ ئەی وێنە کێشان وێنە کێشانیش؟ باشە تۆ حەزەکەی لە داهاتووە کە خوێندنت تەواو کرد ببی بەچی؟ دکتۆر ئەی هاوار ببی بە دکتۆرێکی زۆر باش بۆی بە باشی خزمەتی وڵات بکەی باشە؟ ئافرین یەک چەمڕێکانی بۆ لێ بەر چۆنی؟ باشی؟ ناو چییە؟ مەیلی وی ئەو کەلوێشتە چییە بەسەرتەوە؟ ئەو بۆ بەسەرتەوە خۆی بەسەر تاڕاستیوە؟ ئەو ڕاستیە؟ وامزانی ڕاستیە مەیلی
مەیلی لە پۆلی چەندی لە پۆلی 2 ئەی ئافرین ئەم ساڵە چیتە پۆلی 3 لا درسوا ليك درسوا لێ یەک بووی دەرچووی بۆ 2 ئەی ئافرین تۆ چوویتە باخچەش بە مناڵی لە باخچە بووی ئەو وەختە بچوو بووی وایە ئافرین مەیلی گۆرانی ێزانی ئەدی گۆرانێکی خۆشمان بۆ بڵێ درسوا بولي كمل ولا بولي ومم يا خوافي راس بليمان خوێندنی ساڵی نوێمان من قوتابێکی وریام گەرایەڵی مامۆستام إيه. قوتابخانەم خۆشە بێ چونکە بیستەی فەری خاوێنم هیچ کار ناژاکێنم هەر پشی مامۆستاکە هەوڵی زیرەکەکانم ئافرین مەیلی تۆ کەروێشک و ئاژەڵە خۆشە بێ ئازاریانەیت ئەی باشە ئەبێ مناڵان ئازاری جانداران بن ئافرین لەبەرەوەی کارێکی ئەڵێ وایە یەک جەبڵێک خای بۆ مەیلی چۆنی باشی ئەیکە جوان و کۆلە و خەنجیلە و نازگۆڵە و ژیر و ئاقڵ و پاک و خاوێنە و تۆ ناو چییە؟ ستایش چی؟ ستایش ستایش ئەی لەو ناوە خۆشە ستایش ئەو تۆ لە پۆلی چەندی؟ سێ لە پۆلی 3 ئەی ئافرین هاتووی لێرە لە چوانەیەکە بەشداری لە هەمووانەکان هەمووانەکان ئافرین ستایش باشە لێرە مامۆساکان سووتان پێگەێنن باڵێ ئەی باشە هەروان ناخوێنن یان چالاکی و شتیشتان پێکەن چالاکیستیشمان پێدەکەن وەکو چالاکی چیتان پێکەن وەکو وەرزش و ئەمان بەنە دەرەوە واتە بێزار نابی لێرە ناوە ئەی باشە حەزە کرێسا لە ماڵەوە بخەوی یان لێرە بەشداری ئەم وانانە بکەیت حەزمەکە ئێستا لێرە بەژاری ئەمانانە یعنی حەزی لە وانەکانە وەک لەوەی حەزی لە ماڵەوە لە خەو بێ وایە ئەی ئافرین ئەی باشە پێم بڵێ لە قوتابخانەیە چۆنی باشە باشی ئەی لێرە هاوڕێو هەیە هاوڕێو هەیە نزیکی ماڵی خۆتا بێ باڵێ ئەی ئافرین هەر بشی یەک چەبڵێ قایبی بۆ لێ باش چۆنی باشم باشی بەڵێ دەگو باسە چۆنە وەڵا باش ئەو بۆ دیارنی بڵێ مەشغوڵی وانەکان باشە بەڵێ تۆ لە پۆلی چەند سێ لە پۆلی 3 ئەی ئافرین ئەو چیە لە دەستا وەڵاس سەعاتە لە سەعاتە زانی بەڵێ وەکوە سەعاتەکەی من لە ماڵەوە لە بیرم چووە زانی سەعات چەند ئێستا ساعەکەی من تەوقیت نەبوو تەوقیت نییە ئەوەی زۆر لە دەستی ناکەی وایە ئافرین ناو چییە خونچە خونچە وی ئەوکوە خونچەیەکی تریشە بوو لە پۆلەیە خونچە ئەو خونچەیانە ئێوە هاوڕێ یەکترین بەڵێ یەکتریتان خۆشەوێ باشە لێرە بەشداری چوانێکی کرد هەمووانەکان هەمووانەکان باشە تۆ هەموو ساڵێ بەشداری خولەکانی هاوی ناکەی ناوە بەس ئەم ساڵ یەکەم ساڵدا بەڵێ ئافرین ئەوە خۆ بە خولەکانەوە سەرقاڵکە لە هاوی نابووەوەی کاتەکە و بە فیڕۆ نەڕوا باشە باشە حەزت لە خولی چییە زۆر زۆر وەڵا حەزم لە خولی ئینگلیزی و ئەو شتانەیە ئینگلیزی بەڵێ. لە ئینگلیزیا باشی بەڵێ. هەلو هەلو what's your name my name is خونچە چەند جوان زانی وەڵاما باتەوە ئەوەش ئەنجامی هەوڵ و کۆشە وای هاوڕێیان ئافەری قونچەجان یەک چەمڵێکانی بۆ لێ باش چۆنی باشە باشی ناو چییە ئادە ئادێ سەیری و ناو خۆشانە ئادێ لە پۆلی چەند سێ لە پۆلی 3 ئادێ تۆ بۆ چی هاتووی بۆ ئێرە بۆی فەرمی چی فێرمی بۆیە دەرسەکان فەرمی ئافرین بۆی وانەکانە فێربیت و لەوانەکان تا باشبی وایە ئەی باشە کاڕۆیتەوە ماڵەوە چی یەکەی ڕۆم سەعیەکەم سەعیەکەی واتە لە دوای ئێرە شەوارە چیتەوە ماڵەوە سەعیەکەی بۆ ئەوی لەوانەکان تا زۆر باشبی ئافرین باشە تۆ بۆ لە خۆمان دووەکەی ئەتەوێت لە کۆتاییە کە خوێندنە تەواوکرد بی بەچی دکتۆر تۆ ئەی ئافرین هەر بژی باشە تۆ حەزەکی مناڵان واز لە قوتابخانە خوێندن بێنیە بخوێنن بخوێنن ئافرین هەر بژی ئادەی جان یەک چەمڵێکای بۆ ئادێ چۆنی باش باشی بەڵێ ناو چییە دلین دلین گیان لە پۆلی چەندی سێ لە پۆلی 3 دەرچووی بۆ 3 یان دەرچووی بۆ 4
دەرچم بۆ سێ. ئافرین هەر بژی دلی باشە تۆ لە پشووی هاوینە حەزەکەی خۆ بەچیوە سەرقاڵ حەزەکەم خۆم بەسەرقاڵکەم بە سەعیەوە. بە سەعیەوە؟ بەڵێ. ئەی باشە لە ماڵەوە یاریەکەی نەخێر هەتەنها سەعیەکەم. تەنیا سەعیەکەی؟ بەڵێ. ئەی باشە پێ خۆشە مناڵان بخۆیان لە ماڵەوە بخەوەنیانەوانی شۆک و تۆ بەشداری خولەکان بکەن لە هاوینە. حەزەکەم هەمویان بەشدار بم لە خولەکەکان. باشە سوودی ئەم خولانە چییە تۆ زانی؟ بەڵێ. چییە؟ فێربوونی زمانی ئینگلیزی وەرزشیشە. ئافرین باشە تۆ لە چ خولێکا بەشداری بکەن؟ من لە ئینگلیزیە بەشدارم کردووە. ئینگلیزی؟ ئەی ئافرین باشە تۆ سەیری یوتیوب بۆ شتان ناکەی؟ نەخێر. ئەی باشە ئەبێ مناڵ هەر لە خۆیەوە دەستکاری ئامێرە ئەلکترۆنیەکان بکات و سەیری فیلمی گەورە و سەیری یوتیوب بۆ شتانە بکە؟ نەخێر. ئافرین پێویستە مناڵ تەنیا خۆی بە خوێندن و یاریکردنەوە سەرقاڵ بکە. ئەگەر ویستیشی سەیری یوتیوب بکە ئەوە سەیری یوتیوبی مناڵانە بکە. بۆ نمونە سەیری یوتیوبەکەی ئێمە بکە کە ناوی چییە؟ کورتسات کیدز. ئێمە هەموو بەرنامەکانمان لە چەناڵی یوتیوبی خۆمانە هەیە باشە؟ ئافرین کە ویستە سیرکەی سەیری یوتیوبەکەی ئێمە بکە باشە؟ باش. ئافرین یەکچەم ڕێکخانی بۆ لێمان. چۆنی؟ باشم. باشی؟ ناوچیە؟ پەروە. پەروە ئەی ئافرین پەروە تۆ چوویتەتە قوتابخانە؟ یان لە باخچەی؟ لە قوتابخانەی لە پۆلی چەندی؟ لە پۆلی یەک. واتە ئەم ساڵ چوویتەتە قوتابخانە؟ حەزت لە قوتابخانەیە؟ ئافرین بۆچی حەزت لە قوتابخانەیە؟ لەبەر ئەوەی فێری نووسی نەبی فێری خوێندنەوە ئەبی وایە؟ باشە تۆ حەزت لە چ وانەیەکە؟ ئینگلیزی؟ باشە پرسیارێکە لێ بکەم لەسەر بیرکاری؟ یەک سێو لەگەڵ سێوێکی ترە کاتە چەند سێو؟ ئەی ئافرین هەر بژی یەکچەم ڕێکخانی بۆ لێمان. دەستخۆش. چۆنی؟ باشم. باشی؟ ناو چییە؟ ئەنەس. ئەنەس؟ ئەنەس لە پۆلی چەندی؟ دەرەچم بۆ پێنج. دەرەچی بۆ پێنج؟ ئەی ئافرین ئەنەس باشە خەو خۆشترە یان ئەم خولانە؟ ئەم خولە. بۆچی؟ بۆ ئەوەی فێر زمان بی. ئەی بۆ نای ئێستا بڕۆینەوە بۆ ماڵەوە بۆ خۆمان لەبەرەو گەرمایی یاریکی زۆر خۆشترە وایە؟ زۆر ناخۆشتر. ئەی ئافرین باشە یەکشن مناڵ ئەبێ لەبەر خۆرە یاری بکە بەم گەرمایە؟ نەخێر. یان ئەبێ چی بکە؟ یان بڕاتە بۆ ماڵە سەعیەکان بکە. ئافرین ئەبێ بڕاتەوە بۆ ماڵەوە سەعید بکە یان پشوو وەرگرێ ئەبێ ئەو کاتانە بێتە دەرەوە کە دنیا فێرکە وایە؟ ئافرین باشە تۆ هاوڕێ و هەیە واسی لە قوتابخانەیە نابێ؟ ناوم. ئەی باشە وازێنان لە قوتابخانە کارێکی ڕاستیان ئەڵێ؟ کارێکی ئەڵێ وایە؟ ئەی ئافرین تۆ حەزەکەی بەردەوامی لە خوێندن؟ بەڵێ. هەر بژین یەکچەم ڕێکخانی بۆ لێمان. دەستخۆش. چۆنی؟ باشم. باشی؟ باشم. ناو چییە؟ داریان. داریان کاکە داریان لە پۆلی چەندی؟ پێنج. پێنج هەر بژی ئافرین ئیتر داریان وردە وردە ئەچێ بەرەو قۆناغی شەش حەوت هەشت هەتا ئەچێ بۆ کوێ؟ زانکۆ. ئافرین حەزەکەی بەردەوامی؟ بەڵێ. باشە باشە پێم بڵێ تۆ چیەکەی لێرە بۆ هاتووی لەگەڵ ئەم مناڵانەیە لێرە دانیشی یاریەکە لێرە؟ نەخێر بۆی فێری زمان بی. فێری زمان حەزت لە چ زمانێکە؟ ئینگلیزی. ئافرین ئەبێ مرۆڤ هەوڵ با زۆرترین زمان فێر بێ بۆ ئەوەی زۆرترین شارەزایی هەبێ زۆرترین زانیاری کۆکاتەوە وایە؟ وایە. باشە ئێمە ئەبێ ئیتر کە قوتابخانە تەواو بوو بۆ خۆمان لە ماڵەوە دانیشی بڵێن ئیتر تەواو بوو خۆمان لە ماڵەوە پاڵەینەوە؟ نەخێر. بۆچی؟ چونکە ئەگەر تۆ لە ماڵەوە پاڵکەوی هینە خراپە بوو فێری زمانەکان بە باشی نابێ ئەگەر لە قوتابخانە بی فێری زمانە بی. ئافرین هەر بژی یەکچەم ڕێکخانی بۆ لێمان. چۆنی؟ باشە. ناو چییە؟ مەستان ئافرین مەستان مەستان لە پۆلی چەندی؟ چوار. لە پۆلی چوار باشە مەستان ئەزایی گۆرانێکە بۆ بڵێ؟ بەڵێ. ئادی گۆرانێکە بۆ بڵێ. تەنها خودایە دوو بابە و دایە سێ خوشک و براکانم چوار هاوڕێیەکانم بندڵەکانی ئیسلام شەش کاتی لا خەوەستان هاتبوونانی بەیانیان ئەژ
ئەژبارە قوتابخانەمان نۆز دەستێکی مانەکان لاوە خوشخاوەکان ئەوانەی کە پێغەمبەرمان موژدەی بەهەشتی پێدا. ئافرین یەکسەر لە خەیمی بۆ لێبەر هەربشی دەکۆ چۆنی باشم باشی ناوت چییە؟ مەیلی مەیلی ئافرین مەیلی لە پۆلی چەندی؟ سێ لە بۆ چار هەرچی بۆ چوار ئافرین ئەی بۆ هاتووی بۆ ئێرە بۆی فێری زمان بێت بۆی فێری زمان بی ئەتەوێ شارەزایی لە چه زمانێکا بێ؟ لە هەموو لە هەموویە؟ ئافرین ئەی باشە تۆ لە ماڵەوە چی ترەکەی کاتەکانی خۆم چۆن بەسەرە بێت؟ کەڕژ ماماڵەوە نانەخۆم و تۆزێکە خۆم کە هەستان زایەکان ئەەکەم ئەو دووسێ دەقە ئەڕۆمە دەرەوەیەمەوە. ئەی ئافرین هەر بشی دەست خۆش سوپاس چۆنی؟ باشە باشی؟ بەڵێ ناوت چییە؟ سیلینە باشە پێم بڵێ لە پۆلی چەندی؟ چوار لە پۆلی چوار؟ ئافرین باشە پێم بڵێ ئێوە لێرە هەروە ناخوێنن یا چالاکیشەکە چالاکی شەکەم چالاکیەکەتان چی؟ ئەڕۆین بۆ دەرەوە ئەچینە هینەکان خۆماسەری فلیمەکەی ئەی باشە چالاکیەکەتان لەوانەکانە چالاکی تایە بۆ نمونەوانی بیرکاری چالاکی تایە ئەو شتانە ئەی سووتا لێ بینیوە؟ بەڵێ ئافرین ئەو هیوایم کە بەردەوامی بۆ ئەوەی لە قوتابخانە کەسێکی زۆر زیرەک و زۆر باشتان لێ دەرچێت باشە؟ یەک چەمڵێک قایمی بۆ لێبەر هەربژی چۆنی؟ باشم باشی؟ بەڵێ ناوت چییە؟ لانی لانی لە پۆلی چەندی؟ چوار پۆلی چوار ئافرین باشە لانی تۆ حەزەکەی هەموو ڕۆژێ بێ بۆ خولەکان؟ بەڵێ ئەم ساڵ چەندەم ساڵتە بەشداری خولەکان بکەی؟ یەکەم ساڵ یەکەم ساڵتە؟ بەڵێ. حەزت لە چ خولێکیانە زۆر هەمویان هەمویان؟ بەڵێ. ئافرین باشە لێرە ئێوە هەروە ناخوێنن یا چیترەکەن؟ چالاکیشمانە ئەچین بۆ سینەما ئەچن بۆ سینەماش؟ بەڵێ. حەزت لە فیلم کارتۆنی مناڵانە؟ بەڵێ. ئەی باشە بۆچی سەیری شاشی کوردستان ناکەی فیلم کارتۆنی زۆر خۆشمانەیە تۆ مارکۆ بینیوە؟ بەڵێ. خۆشە؟ بەڵێ. لەکوێ بینیتە؟ لە کەناڵی کورسات ئەی ئافرین کەواتە تۆ سەیری کەناڵی کورساتەکەیت و سوودی لێ بینی وایە؟ بەڵێ. ئافرین یەک چەمڵێک قایمی بۆ لێبە هەربژی دەست خۆش من ئەمڕۆ زۆر دڵخۆش بووم لەم پەیمانگایە لەگەڵ ئەم مناڵە ئازیزانە لەبەرەوەی ئەمانە هیچ نانەوێ کاتەکانیان بەفیڕۆ بن ئەیانەوێ بەردەوام لە هەوڵ و تێکۆشانە بن بۆیە بەو هیوایم کە ئێوەی ئازیزیش چاو لە مناڵە ئازیزانەی هاوڕێمان بکەن و هیچ کاتێکی ژیاتان بەفیڕۆ نێن هەتا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ خواحافیز خواتان لەگەڵ